خانەی بەساڵاتچوانی سلێمانی دواماڵی ئەو کەسانەیە کە نەبوونی شوێن و بێکەسی وایلیان کردوون دوایین ساتەکانی تەمەنیان لەم شوێنەیە بەڕێ بکەن. خانەکە هەڵگری دایان چیرۆکی جۆرە و جۆرە کە خاوەنەکانیان بە گێڕانەوەی چیرۆکەکانیان دەیانەوێت بەشێک لە ئازارەکانیان کەم بکەنەوە. تاهیر عەبدوڵڵا ئەو بەساڵاتچووە تەمەن 85 ساڵەیە. 2 ساڵ پێش ئێستا لەلایەن یەکێک لە کوڕەکانیەوە هەڕەشەی کوشتنی لێ دەکرێت ئەگەر ئەو خانووی کاتیدایە بە میراتی بۆی جێنەیەڵێت و بۆی چۆڵ نەکات، ئەویش بە ناچاریەوە هانا بۆ خانەی بەساڵاتچوانی سلێمانی دەبات. تاهیر خەڵکی هەڵەبجەیە و ماوەی چەند ساڵێکیشە لە سلێمانی دانیشتووە. دووجار هاوسەرگیری کردووە و لە ژنی دووەم 4 منداڵی هەیە و 3 لە منداڵەکانی لە ئەوروپا ژیان دەگوزارێنن. ئێستا دەیەوێت سکاڵا لەسەر ئەو کوڕەی تۆمار بکات کە هەڕەشەی کوشتنی لێ کردووە تا لەو ڕێگایەوە بگەڕێتەوە بۆ ناو خانووەکەی خۆی. سەدای نەکردم هەر لەوێ هەڕەشەی لێکردنی هاتم مێرەوەتەوە هەڕەشەی نەکرد نەهاتەوە بێرە 2 ساڵە لێرەم سەری لێندا. داواکاری چێت و وەڵام من داواکاریم ئەوەیە ئەو کوڕە بیگرن بیکەنە ژوورەوە لە جای منم بچۆ خانووەکەی خۆم خەرەوە. بەساڵاتچووەکان لە خانەکە ڕازین و دەڵێن خزمەتێکی باشمان پێشکەش دەکرێت، بەڵام ئەوەی نیگەرانی کردوون ئەو ڕابردوویە کە هەیەن بووە لەگەڵ کەسوکارەکانیان ڕۆژانە بە تەمەنەکان پێکەوە لە خانەکە دادەنیشن و هەریەکەیان دەردە دڵی خۆی بۆ ئەوانی تر دەکاتەوە و جارجاریش بە پێکەنینەوە باسی ژن و ژنخوازی دەکەن و دەڵێن ئەگەر قسمەت هەبێت ئێستاش بەم تەمەنەوە حەزیان لێ ژن بهێنن. لێ شوێنم نەباتم بێرە ئەمە شوێنی مینە فەقیرانەیە لێرە مرتاحی و چاکی تڕاستی ناوێ لە ماڵی خۆشمانەوە مرتاحین باوەڕەکەی. وەڵام من دەوری 5 ساڵام لێرە وەڵام من لێم قۆمیە خانەیم نییە و کەیوادۆم نییە و وەڵای ژن پارەم نییە و پارەم نییە و تەواتی بۆ خۆیمان خانەم نییە و بۆ خۆمان ناپەرمەوە ژنی مرۆ قەتری گەرەکە و پارەی مەعاشی زۆری گەرەکە و بەشێکی زۆری ئەو بەساڵاتچوانەی کە لە خانەکەدا ژیان دەگوزارێنن بەهۆی نەبوونی شوێنەوە هانایان بۆ ئەم خانەیە هێناوە و هەر بۆیە خانەکە هەموو هەوڵێکی خستوەتە کار بۆ ئەوەی کێشەی ئەو بەساڵاتچوانە لە ڕێگەی دادگاوە چارەسەر بکەن. تێکە بەساڵاتچوو دەهێنرێتە ماڵی بەساڵاتچوان بەپێی یاسا و ڕێنمایەکانی ماڵی بەساڵاتچوان مامەڵی لەگەڵدا دەکەین. بۆ نمونە بەپێی ئەو یاسایی کە بۆمان دیاری کراوە دەبێت بەساڵاتچوو بۆ دانیشتووی عێراق بێ کەسوکاری بەساڵاتچووەکە توانای بەدەمەوە هاتنیان نییە ناتوان بێن بەدەممانەوە بۆ ئەوی چارەسەری کێشەکەیانکەین. ئێمە لەم حاڵەتانە ناچارین وەک بابەتێکی یاسایی مامەڵە لەگەڵ ئەو کێشانە بکەین. خانەی بەساڵاتچوانی سلێمانی لە ساڵی 1996ەوە دامەزرا و ساڵانە چەندین بەساڵاتچوو لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان ڕووی تێدەکەن تا دێتیش ژمارەی ئەو بەساڵاتچوانە ڕوو لە زیادبوون دەکات. بە پێی ئامارەکانیش لە ئێستادا 44 بەساڵاتچوو لە خانەکەدا بوونی هەیە. دیارجەمال نارتی، سلێمانی.